25 سێوە دەستمان پێ کردووە و حتا 24 کۆتایی دێ بەس داوامان کردووە تەمدید بکرێتەوە بۆ کاتێک تر یا باڵێن درێژ خاینیەکەینەوە ئینشاءالله داوامان کردووە لە مەکتەب وەتەنی بۆ ئیشەکانمان جێبەجێ بکرێ بۆ حەقی ناخب بەزەح نەچێ ئینشاءالله و ئێمە 43 بنکەمان هەیە 23 بنکەمان 25 بنکەی لە ناو محافەزەیە 18 بنکە لە قەزا و ناحیەکانە ئەو بنکانە ئێستا حالیان دەست بەکارن لە تەسجیلی بایەمەتی و تەحدیثی سجلی ناخبین ئەوەی بۆی هەیە بڕوا بۆ بنکەکانمان داوای نەقڵ بکە لە بین مرکز بۆ مرکز داوای ئیضافە بکە موالیدە تازەکان گشتگەڕاوەتەوە بۆی هەیە هەر ناخبێت ئاگدار سجلەکانی خۆی بکە بزان غەڵەتی تایە لە موالیدی لە ناوی داوای تەصحیح بکە بۆی هەیە ئەم فترەیە مراجعەت بکە لەبەرەوەی ئەم فترەیە زۆر گرنگە بۆ ناخب بۆ دەنگدەران بڕۆن ڕووکەن لە بنکەکانی مفۆزی کەرکووک ئاگداری خۆیان ئاگدار بینەوە بۆ غەڵەتانە کراوە با بڵێن لە سجلی ناخبین چی تایە بە چاکی بینێرین بۆ بەغا دوایەوە پتاقەکانیان بۆ دێتەوە ئیستیلامی پتاقی خۆیان بکەن و زۆریش هەیە لەم بنکانە ئێمە پتاقی ناخبمان ماوەتەوە ئیستاکە لەو دەنگدەرانە داواکەین لە هەموو دەنگدەران بێن ڕووکەن لەو بنکانە کراوەیە لە هەموو شۆنە 43 مرکزمان هەیە کراوەیە بێن داوای پتاقەکان خۆیان بکەن وەریگرنەوە